ئەوەی پێتەڵێت تۆ ناتوانین لە پۆلی 12 نمرێکی بەرز بەدەست بێنی ڕاستی و پێناڵێ بێگومان هەموو خوێندکارێک بە سعیکردنی زۆر ئەگا بۆ شتی کە خۆی ئەوێ بەڵام چی لەوە خۆشتر بە سعیکردنێکی کەمتر بگەی بەوەی کە ئەتەوێ بەڵێ تۆ نەک تەنها ئەتوانی نمرێکی بەرز بەدەست بێنی بەڵکو ئەتوانی بە بەراورد بە هاوڕێکانێک کاتی کەمتر سعیکیت و بەرهەمی زیاتر هەبێ لە سعیکردن کورسێکی تەواو باشمان بۆ ئامادە کردوون کە 3 کورسە بەجیا بەڵام لێ کورسە سەرجەم بابەتەکانمان کورت کردوتەوانێ و لێ کورسا بۆمان باس کردوون کە یارمەتیدەرێکی زۆر باشی خوێندکارە بێ بۆ ئەم هاوینەی کە هەم شێوازی سعیکردنی دروستی خۆی ئەدۆزێتەوە هەم فێری هونەری بەڕێوەبردننی کاتە بێت هەم چەندین تەکنیک و شێوازی لێبەرکردن فێرە بێ کە سوودی لێ ئەبینێ بۆ ئەوانانی کە زیاتر ئەدەبین وەکو عەرەبی کوردی ئینگلیزی جوگرافیا مێژوو ئاین هەروەها وانە زانستەکانیش و لە هەمان کاتیشا ئەو خوێندکاری ئەتوانێت لە ماوەی دەکات ژمێرە سعی بکات و نمرەی دڵخوازی خۆی بەدەست بێنێ تۆ ئەتوانی تەنها نیوەی ئەو سعی بکەیت و هەمان نمرەی بەرزیش بەدەست بهێنیت لە هیچ شوێنێک کورسێکی وا کامل نادۆزنەوانێ کە 3 کورس بکاتە کورسێک و بۆ نرخەکەما پێشکەشتان بکات بۆ بینینی سەرجەم ناوەڕۆکی کورسەکە و شێوازی بەشداریکردنی ئەتوان جوێنی ئەم تەلەگرامە بن یان نیشنامە بنێرن بۆ پیجی مۆم